لە بەردەوامی بەرنامەی شوێن پەنجا دوای بە دووەداچوونەکانمان سەبارەت بە چەند تاوانێک لە شاری هەولێر بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر لە ماوەی چەند ڕۆژێک لە کەمترین کات دوو تاوان کەوا تاوانی جیاوازن لەلایەن دوو باندی جیاواز و ئەنجام درراوە کەسەکان تۆمەتبارەکان دەژیر دەکەن هاوکاتیش ئەو کەلوپەلانەی کەوا لە ژێردەستیان بۆ بەکاریان هێناوە لە تاوانەکانیان دەست بەسە کراوە. تاوانی یەکەم کە مادەی هۆشبەرە تاوانی دووەمیش ئەوەیە کەوا بە 6 کەسان هەڕەشەیان لە ئافرەتێک کردووە ڕەفاندویانە پاشان لە شوێنێکی چۆل دەستدرێژیان کردوتە سەری دوای دەستدرێژیش سوکایەتیان پێکردووە. دوای تۆمارکردنی سکاڵا لەلایەن ئەو ئافرەتە هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر لە کەمترین کات دوو تۆمەتباری سەرەکی لەو کەسانە دەستگیر دەکەن. لە بەرنامەی شوێن پەنجا بەشێک لە وردەکاری ئەم تاوانە نیشان دەدەین. لە ئێستادا بەکارهێنانی مادەی هۆشبەر بە هەموو جۆرەکانی لە جیهان لە حاڵەتەوە بۆتە دیاردەیەکی مەترسیدار ئەو دیاردەیەش لە هەموو جیهان کێشەیەکی گەورەیە و بودجەی زەبەلاحی بۆ ڕوبەڕووبوونەوە تەرخان کراوە. لە هەرێمی کوردستانیش لەم چەند ساڵەی دوایی کڕین و فرۆشتن و بەکارهێنان زیادی کردووە. بۆیە شوێن پەنجا دەست دەخاتە سەر ئەو برینەی کە بێ ئاگاین لە ئافاتەکەی ئەویش نەخۆشیێکی کوشندێ و ژیانی مرۆڤایەتی لە ناو دەبات. بۆ یەکەم جارە لە شوێن پەنجا لە کوردستان 24 هەواڵی دەستگیرکردنی کۆمەڵێک تۆمەتباری ڕێگر و بازرگانی مادەی هۆشبەر لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر ڕادەگەێنرێت. بە پێی زانیاریەکان ئەمانە چەند کەسێکی ڕێگرن چەندین تاوانیان ئەنجام داوە. ئەم تۆمەتبارانە لە ئۆپەراسیۆنی هێزەکانی ئاسایشی هەولێر دەستگیر دەکرێن. لێرە هیچ کەس لە یاسا ناتوانێت ڕابکات و سەروبەرتر نییە. کە لە کاتی ئۆپەراسیۆنەکە بازرگانێکی مادەی هۆشبەر کە چەکدارە و ڕادەکات و ڕوبەڕووی هێزەکان دەبێتەوە بەڵام بە شێوەیەک دەستگیر دەکرێت کە ناتوانێت بۆ یەک چرکەش دەست بۆ چەکەی بات ئیدی دەستگیر دەکرێت. دەچینە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر. لێرە تیمەکانی لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دوای وەرگرتنی زانیاری و چاودێری جوڵەی تاوانباران و تۆمەتبارەکان دەیانەوێت شوێن پێی تاوانەکانیان ئاشکرا بکەن. لێرە لێکۆڵینەوەکان دەست پێ دەکات شوێنی تۆمەتبارانیش دەستنیشان دەکەن. تیمەکان بە کەمترین کات خێراترین ئۆپەراسیۆن ئەنجام دەدەن. لە هەمان کات هێزەکانی کۆماندۆی ئاسایشی هەولێر تۆمەتباری دووەمیش لە ماڵەکەی دەستگیر دەکەن کەوا تۆمەتبارە بە بەکارهێنان و ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر. لە کاتی دەستگیرکردنیان چەک و ڕوومانە و مادەی هۆشبەریشیان لابووە. ئێستا ئێمە لە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر لێرە دەمانەوێت
چیرۆکی ئەو دوو تۆمەتبارەی کەوا بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن و سەرچیان لابوو هاوکاتیش چەند پێشنێکی تاوانیان هەبووە لەیان ئەم هێزان دەرجی کراون بیان دوێنین با بزانین چێن ئەوانە چۆن ئەو کارەیان کردووە و دەمانەوێت لە ڕێگەی ئەو چیرۆکە بە هەمووان بڵێن کەوا ئاڵوودەبوون بەکارهێنان بازرگانیکردن بە مادەی هۆشبەر چ زیانێک بە کۆمەڵ و کۆمەلگا و تاک و خێزان دەگەیەنێت. دوو ئۆپەراسیۆنی جیاواز دوو ئۆپەراسیۆنی مەترسیدار کەوا ڕوبەڕووبوونەوەشی تێدا بووە لەگەڵ ئەو تۆمەتبارانەی کەوا دەژی کراون بە تۆمەتی بەکارهێنان بازرگانیکردن بە مادەی هۆشبەر چەند مادەیەک جۆرا و جۆر. ئەوەی دەبینرێت لێرە کۆمەڵێک لەو کەلوپەل و چەک و ئەو پێداویستیانەیە کەوا تۆمەتبارەکان لایەن بووە لە کاتی دەستگیرکردنیان دەست بەسەر کراوە وەکو دەبینرێت لێرە لە کلانچیکۆف چەکی کلانچیکۆف کە 75 بۆ پێدەگوترێت هاوکاتیش چەکی بچووک لە دەمانچە و کۆمەڵک چەقو کە ئەمە پێی دەگوترێت چەشی سپی هاوکاتیش دەست بەسەرداگرتنی کۆمەڵێک ڤایپ و ئەوە کەلوپەری بەکارهێنان و تواننەوەی مادەی هۆشبەر لە زۆری کریسال بەتایبەت. دوای لێکۆڵینەوە دەستیان بەسەرداگیرا و تۆمەتبارەکان دەستگیر کرانکەوە هەر یەک لەو تۆمەتبارانە چەند جارێک پێشینەی تاوانی هەبوو دەستگیرکراوە. یەک لەو تۆمەتبارانە پێش 3 مانگ ئازاد کراوە جارێکی تر هێزەکانی ئاسایشی هەولێر دەستگیریان کردەوە بە تۆمەتی مادەی هۆشبەر بەکارهێنان و بازرگانیکردن و ئەوەی دەبینرێت لێرە هەموو ئەو پێداویستیانەیە کە لە کاتی بەکارهێنان تواننەوە بازرگانیکردن و ئەو چەکانەشیان لابووە پێشتر ئەمانە تاوانی دیکەشیان هەبووە پێشینیان هەبووە و لە ناو مۆبایلەکانیشیان هەندێک ڤیددیۆی نەشیاو هەبووە. بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کرام لە ڕێی ئاسایشی هەولێر سەرەتا کە فێرە ئەو مادەی بووم بە ڕێی برادران لەویان ناو لێرەگەرەی دەکردم ئەمیش دەم کێشا و فێرە مادەی هۆشبەر بووم داوا لە خەرچی کوردستان دەکەم داوا لە گەنجەکان دەکەم تەداخلی ئیشی ئەو مادەی نەکەن و خراپە و باش نییە زۆر خراپە و مادەیە. دەرمانی دەخۆم چەند جارش بازرگانیم پێوە کردیا لەگە برادری خراپ فێر بووم دەرمان دەچێشە یەک دوو جارانش فرۆشتمە برادری خۆم کڕیم فرۆشتمە برادری خۆم من لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەست بەسەر کرام بە تۆمەتەوەی مخەدەرات کێشان و بازرگانی مخەدەرات سێم جارش لەسەر تاوانە دەستگیر دەکەم 3 مانگە بەربمە 16 مانگ دانیشتم بەربووم دیسان دەستم پێ کردەوە ئەو ڕۆژ دەژی کام لە بنسلاوە ئاسایش بەسەری دادەمیستم ڕابکەم نەمتوانین ڕاکەم دەست بەسەریان کردم 20 غرام مخەدەراتم پێ بوو سلاحشم پێ بوو ناو سنوور سیارەی ئاسایشی هەولێر هات ویستم من دەژیکا ویستم هەرێم دەژیریان کردم تووشی وەزعی بنەگە برادری خراپە هیوادارم خەرچ لە وەزعی دوورکەوتووە دەرمان خواردن و دەرمانی برادری خراپ دوورکەونەوە دەرمان شتێک خراپ و پیسە مارد کاوە دەکا مارد کاوە دەکا وێران دەکا ژیان لێ تێک دەدام لە هەموو کەسەکە دوور دێختەوە. هەروەها دوو تۆمەتباری سەرەکی و بازرگانی مادەی هۆشبەریش کە چەکدار و لە یاسا دەرچوون لە ئۆپەراسیۆنەکان دەبن بە نێرچیری ئەو هێزانە و دەستگیریان دەکەن کەوا لە کاری بازرگانیکردن لە کڕین و فرۆشتن و بەکارهێنان و ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر تێوەگڵاون و ئەنجامیان داوە.
دوای ئەوەی چەند کەسێکمان دەستگیر کردووە لەسەر تۆمەتی جیاجیا، تۆمەتباران زۆربەی تاوانەکانیان جگە لە چەک بە چەقۆ و چەند تەورێکی مەترسیدار تێدا بەکارهێناوە کە زۆر بە سەختی هاوڵاتیانیان پێزامدار کردووە کە یەکێک لە حالەتەکان ئەم تەورەیە کە بەکاریان هێناوە لە تاوانەکان لە کاتی ئەنجامدانی هەر تاوانێک لەلایەن بووە. بۆ یەکەم جارە هەواڵی دەستگیرکردنی دوو لە تۆمەتبارانی سەرەکی ئەو تاوانانەی کە ئەنجامیان داوە لە ڕەفاندنی ئافرەتێک بە تایبەت و لە کاری ڕێگری بڵاو دەکەینەوە. بە تایبەت ئەم ئافرەتە لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبارەکان بۆ شوێن پەنجا سوپاسی حکوومەت دەکات. لە ماوەیەکی کەمدا کە تەنها 1-2 ڕۆژی پێچوو لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە پەیوەندیم پێوەکرا و پێیان ڕاگەیاندم کە ئەو تاوانبارانەیان دەستگیر کردووە کە دەستدرێژیان کردبووە سەرم. ئەمانە ئەو تاوانبارانن کە دەستدرێژیان کردە سەرم و لێیان دام و منیان ڕفاند و لە ناوچەیەکی دوورە دەست بەجێیان هێشتم. زۆر دەترسام. زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت ئاسایشی هەولێر دەکەم بۆ پەیڕەوکردنی یاسا و بەدەنگەوە هاتنم، هەروەها دەستگیرکردنی ئەم تاوانبارانە بە ماوەیەکی زۆر کەم تا بە سزای خۆیان بگەن. دوای ئەم ئۆپەراسیۆنانە وتەبێژی ئاسایشی هەولێر دەبینین. باز لە وردەکاری ئۆپەراسیۆن و دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە و ڕێگری لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر دەکات. بەڕێز جەناب مقەدەم، سەبارەت بە بابەتی مادەی هۆشبەر، بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و ئاڵوودەبوون بەکارهێنان بازرگانیکردن، ئێوە وەکو هێزەکانی ناوەخۆ ئاسایشی هەولێر چیتان کردووە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو مادەیە و بۆەوەی کۆمەلگا پارێزراو بێت؟ ئێمە وەکو هێزەکانی ئاسایشی ناوخۆ بۆ بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر ئامانجی ئێمە دابینکردنی ئەمن و ئاسایشە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان و بە هەموو شێوازێک ڕوبەڕووی ئەو کەسانە دەبینەوە کە بازرگانی بە مادەی هۆشبەر بکەن یاخود ئالوودەوی مادەی هۆشبەرن یاخود مادەی هۆشبەر بەکاردەهێنن. بۆیە هێزەکانمان هەمیشە چاوکراون و بە دوواداچوونی ور دەکەین لەسەر هەموو ئەو کەسانەی کە خەریکی ئەنجامدانی ئەو کارە دەبن. ئەمەش ئەرکێکی نیشتیمانیە کە ئێمە بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو کەسانە ببینەوە کە کاری بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن یاخود بەکاری دەهێنین بە هەموو شێوازێک تیمەکانی ئێمە بە دوواداچوونیان کردو لەسەر ئەو کەسانی کە ئەو مادانیان بەکارهێناوە. باش، ئەو ئۆپەراسیۆنانە چەندی خایاند؟ ئۆپەراسیۆنەکان کە ئەنجام درا پێشبینیوەتان کرد بۆ کەسانە ڕوبەڕووی هێزەکان دەبنەوە؟ لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە دوو کەسمان دەستگیر کردووە، یەکێک لەوانە بازرگانی مادەی هۆشبەرە، وەکێک لەوانە بەکارهێنەری مادەی هۆشبەرە. ئۆپەراسیۆنی یەکەم بۆ دەستگیرکردنی ئەوەی کە مادەی هۆشبەری بەکاردەهێنا و ڕوبەڕووی هێزەکانمان بووە لە ژێر کاریگەری مادەی هۆشبەرا بوو، بەڵام هێزەکانی ئێمە بە شێوەیەکی زۆر ئەکادیمانە ئۆپەراسیۆنەکەیانە ئەنجامدا توانیمان لە ماوەیەکی کەمە تۆمەتباری یەکەم دەستگیر بکەین. تۆمەتباری دووەم کە بازرگانی مادەی هۆشبەر بوو، ئەویش بە هەمان شێوە پلانێکی تۆکمەی بۆ داڕێژرا کە بۆ ئەوی بتوانێت بە شێوەیەکی زۆر باش ئۆپەراسیۆنەکە جێبەجێ بکرێت. دوای چەندین چاودێری و هەوڵ و مادووبوونێکی زۆر توانیمان شوێنەکەی دەستنیشان بکەین و لە ئۆپەراسیۆنێکی تایبەت لەلایەن هێزەکانمانەوە دەستگیر کرا و لە کاتی دەستگیرکردنی چەکی پێبوو و ڕوبەڕووی هێزەکانی ئێمە بوو. ئێمە زۆر بە شێوەیەکی باش توانیمان کۆنتترۆڵی بکەین و دەستگیرمان کرد بە بێەوەی هیچ زیانێکی جیانی بە هێزەکانی ئێمە بگات و لە کاتی دەستگیرکردنەکەشی ڕێژەیەکی زۆر مادەی هۆشبەری لەلا بوو و دەستگیرمان کرد بە پێی فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر و ئێستا لەلامان ڕاگیراوە ڕێکاری یاسایی بەرامبەر گیراوەتە. لەلایەن هێزەکانی ئاسایشی ناوخۆ زانیاریەکی سەرەتایی بەدەست ئێمە گەشت کە چەند کەسێک ئافرەتێکیان فڕاندووە بۆ شوێنێک و دەستدرێژیان کردوتە سەری و نازنامەوەی کەسەکان دیار نەبوو. لەسەر ئەم بابەتە لەلایەن تیمەکانی ئێمە تیمێک تەشکیل کرا و بە دوادواچوونێکی ورد کرا بۆ ئاشکراکردنی ناسنامەی ئەو تۆمەتبارانە. خۆشبەختانە لە ماوەیەکی کەم توانیمان ناسنامەی دوو لەو تۆمەتبارانە ئاشکرا بکەین و لەلایەن هێزەکانمانەوە بە شێوەیەکی زۆر باش لە ئۆپەراسیۆنێکی تایبەتە دەستگیرکران و لە کاتی دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە دانیان بە تاوانەکەیاناوە کە دەستدرێژیان کردو سەر ئەو ئافرەتە بەداخەوە
و لەگەڵ ئەوەشدا لە ماوەی ڕابردووە چەندین تاوانی تریان ئەنجام داوە و چەندین هێرشیان بە کۆمەڵ کردوتە سەر هاوڵاتی مەدەنی و بە تونند و تیژی لەگەڵیان هەڵسوکەوتیان کردووە چەقۆیان بەکارهێناوە خەڵکیان بریندار کردووە. ئەوە ئێستا لەلامان دەستگیر کراون و ڕوبەڕووی یاسا کراونەتەوە و بە دوواداشون بەردەوامە بۆ ئەو کەسانی دیکەشی کە لەگەڵیان بەشدا. مامۆستایەکی زانکۆ کاریگەری و مەترسیەکانی مادەی هۆشبەر بۆ شوێن پەنجە دەخاتە ڕوو. کاریگەری و مەترسی مادەی هۆشبەر لەسەر تاک و خێزان و لەسەر کۆمەڵگا چییە؟ ئەم ئەگەر بێت و بەحسی کاریگەریاوی بکەین یاخود مزعفاتت بکەن چەند مزعفات دێهەبن مزعفاتت نەفسی دێهەبن ئەوەکو شخصەکە شخصیەتاوی تێتە گۆڕین و مزعفات ذهنی دێهەبن کەسێکی هەست پلا موبایلاتی کێتن کە بیتە کەسێکی لا وبال یعنی گرنگی هیچ شتێکی نادەتن نەشێتن حکمی ڕاست لەسەر هیچ شتێکی بدەتن و تأثير لجهازي مناعت كاتن كتوشي جورها نخوشيت بيتن أو نخوشي كونك ما معلومة يكل وانا آيدس يعني تأثير دل شخصا كيت كاتن زورجا مثلا بيتكو زخت شخصا كي بلند بيتن أجر بيتو زور بكار بيتن جلطي لدتن وزورجا مثلا أجر بيتو أويكو مدمنة أو فير بويا أجر حالتك كيكو وقتها كي كارنا يعني تنيان لي ببريتن دي توشي صارعي بيتن و كاريجريا كي ديكاشي ديها بيتن أويكو تأثيري هورموني ديها بيتن كا او شخصي كو مدمنه ياخذ آلوده بو او ماده بكارتينيتن نزوكت بيتن بهيج شكلكي نشيتن بتشوك بوي بيدا ببن اجي اول لسر بشكلكي عام لسر تاكي ومزعفات تكاش ديها بن او كاسي كوب كارتينتن ام كتب زانكو مثلا الشكلوي را كتب زان شافتو صور تبن درت بارن بر شافتو رش تبن لرزينك بوتشيت بيتن يعني بدنيوت لرزيتن دستيت لرزن خواويتك تشيتن شهياويان او شهياوي دي زيده بيتن يعني كم بيتن وزنوي اجا بيشتر زيده بو وزنوي كم تبيتن ابا همي لفان مضاعفاتنا ام تشين بزانكو او شخصه متعاطيه يعني تناف كومالجي يعني تناف خيزاني ام كتب زانن اي او شخصه نيزيكك آلوده بيتن يعني ماده بكاربونيتن ياخذنا شركة بزانن أو شخص تتجورني كل وانا كو مثلا برادرت و برادر دوست برادرت جارة أو دوست برادر نامن دبنا أو دوست برادرت كو سبب وينكو أف ماضي بكاربينيتن أو كاس حستكتن دائما خدور بجريتن ناف خلكيت ناف كومالجيت ناف خزانة خدور كيفتن حس دورة باريزيت كتن وهروها ولتتن كنت ناف خلكي دام منبوس بيتن أو شخصية جارة هاي أو شخصيات بو نامينتن شخصيكي عدواني دارت تشيتن باراكي زور صرفت كاتن يعني الفيرا خيزان تبيا بزانتن كو اف شخصه اف ماضي بكارتينيتن والسر خيزانش تاثير ياخذها بيتن فانكو ام اجبت ببينين اويتكو خيزان دار زور كيشه بوتشيت بين ممكن بيتا كيشي طلاق وجدابون لبين جن وظلامه اجربتو اف مادتنا بتبكر چونكي هيك مبدأك أخلاقي تناودا نامتن دائما كو لمجتمعك يعني جيك يعني خزانك كو ولي هاتيك مبدأك تدانا ما مبدأ أخلاقي تدانا ما مبدأ دين تدانا ما حتما زور طاوان وطاوان كارش دي بلافن كو ملقا توشي زور طاوانات بيتن أو شخصي كو متعاطية ياخد مدمنة بس بكو أو مادي بدست خوفا بينيتن دي زور شولاكيتن دي كوجيتن دي زيديكيتن زور شولاديكيتن بس كو بشتن مادكي بكار بينيتن دست خو وبينيتن وجا بو اوي ام بشين ريغري اللي بكان لفي حالتيكو ام تشين ريكا وزارتنا خو رولي خوي ديتي اعلام رولي خوي ديتي كوبشين ام خلكي توعيه بكين ام كله ممنوع مرغوب ام بس اجي بيجين مخدرات ممنوعه قانون ريكي عادة حتما ممكن زور خلق او توعيه نبي تنخولي دور بقريتن بس اجي هاتو بحث خرابيتو بكان كوتش بسر كومالجيتين شبسر تاكيتينيتن حتما هنجي شخص خولي دور تقريتن هيزت امني اجي امبارح خوب ديني روليكي زور باش جيراي لدزجير كرنا اف شخصتكو او مواضيع كارتين ياخذ ترويج بود كان يعني او تجاره بيت كان ام تبينين كو زور تاجرت هاتي ياخذ او اويتكو او بانديت كو اب شوليت كان نشيانه يعني شو لاخذ درستي كان ياخذ درباز من دستت هيزت امني زور رول الزور باشي جيراي وهي بدار بردوام بنو اهم لريكيت اعلام لسر شو لاخذ كوبشن او ريجريل فينا خوشي كان كو مترسترين نخوشيه تناف كمال جدا پارێزەرێک سەبارەت بەو تاوانانە باز لە سزای یاسایی تۆمەتباران دەکات. یاسای ژمارە 5 ساڵی 2017 لە یاسای سزای عراقی
تایبەتە بەکارهێنانی مادەی هۆشبەرەکان. کەمترین سزایەکەی دیاری کردووە لە نێوان ساڵێک حتا 2 ساڵ و غەرامەی مالی 10 ملیۆن دینار. زۆرترینەکەشی ئەوانەی بازرگانی پێوە دەکەن زەرفی مشەدەدیشی لەگەرە تا لە سێدارەدان دەڕواتن. و هەروەها یاسا داینایە کە دەبێت مەحکەمە ئەوانەی بازرگانی پێوە دەکەن دەست بەسەر ماڵی گوازراوە و نەگوازراوەی تاجرەکان مڕەوجەکان ئەوانەی پێیانە هەمووی بگری. مادەی هۆشبەریش جۆرەکانی زۆرە بەپێی ئەو یاسارە جۆرەکانی یاساکە تۆزێک دوور و درێژە هەمووی دیاری کراوە تا لە سێدارەدانیش دەڕواتن. مادە 422 23 24 لە یاسای سزای عێراقی لەسەر ئەختیتاف دیاری کردووە. کەمترین سزای 10 ساڵی دیار کردووە لەو یاسایە. ئەویش بۆ حەدەسە کە لە ژێر 18 ساڵە ئەگەر نێربی و سەروی 15 ساڵیشە بۆ ئەوەی لە ژێر 18 ساڵە بەڵام ئافرەتبی. هەروەها ئەختیتافەکە ئەگەر هات و تەعەدای لێ دروست بوو، تەعزیب درا، کوشتن و شتیوای لێ دروست بوو تا لە سێدارەدانیش سزاکەیان دەڕواتن.